یادی بنیادنانی شاری سلێمانی بە ئەنجامدانی چەند چالاکیەک بەرز ڕاگیرا. لەو چوارچێوەیەدا و لە سەرداواکاری شانازی برای مەحمەد ئەندامی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی هەڵمەتێکی فراوانی دووبارە سەوزکردنەوەی ڕێگای سەرەکی سلێمانی تاسڵوجە ئەنجام درا کە خۆی لە ڕواندنی چەندین دارسنەوبەر بینیەوە و تایدا جەزا سەیمەجید لێپرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی بەشداری هەڵمەتەکە بوو. پیرۆزبایی 236 ساڵە لە شاری شاران لە هەموو دانیشتوانی شاری شاران بە خەڵقی شار و بە میوان و بە هەر هەمویان کەم و پیرۆزبایی لە کوردستانی گەورەکەم و هیوادارم کە لەم ڕۆژەیە کە ئێمە هاتوین ئەو دارسنۆبەرانە لە شوێنی دارسنۆبەرە سوتاوەکان نڕوێنین هیوادارم کە نەوەی داهاتوو ڕێز و خۆشەویستی و حورمەتیان زۆر زیاتر بێت بۆ ئەم دار و درەختەی ئەم شارە جوانە وەک لەوەی کە هەندێک لەم سەردەمەیە هەیەیان بوو. لە سەرانسەری هەموو کوردستانە سمبل و ڕەمزی بەرخودان و شۆڕژگێڕیە و ئیسا سلێمانی لانکەی شۆڕژگێڕیە، لانکەی هەموو دەنگە ناڕازیەکانە، لانکەی هەموو شۆڕژگێڕانە لە هەموو شوێنێکەوە ئیمڕۆ دێنە زیارەتی سلێمانی. ئێمە لەسەر ڕاستباردەی بەڕێز شانازخان دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی و هەروەها مەڵبەندی سلێمانی و هەروەها بە نووسراوێکی فەرمی لە ڕێی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە کە ئێمە بەڕێوەبەراتەکەمان سەر بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیە ئەو دارە سوتاوانەی کە لەمیا هەبووە ئامادەکاریمان بۆ کرد و ئیمڕۆ لە ڕۆژی یادی سلێمانیا 236 دارە ڕوێنین و بەردەوامە بین لە هەڵمەتی نەمامناشن تا بتوانین جوانکاریە بینەوە بە مەدخەلی سلێمانی. لەلایەکی دیکەوە بەڕێوەبەرایەتی گشتی گەشتوگوزاری سلێمانی هەڵمەتێکی دیکەی سەوزکردنی شاری لە شەقامی چەقچەق ئەنجامدا کە مەبەست لێی یادکردنەوەی دامەزراندنی شاری سلێمانی و زیادکردنی ڕووبەری سەوزاییە لە ناوچە گەشتیارەکان. هەڵساین بە هەڵمەتێکی نەمامناشر بە بۆنەی ساڵی ڕۆژی دامەزراندنی شاری سلێمانیەوە. بەتاکید ئەم هەڵمەتانە بەردەوامە ساڵانی پێشوو هەڵمەتەکانمان گەورەتر و بەرفراوانتر بووە بەڵام ئەم ساڵ بەهۆی زروفی ئابووری و نەبوونی بودجەیەکی ئەوتووە نەمانتوانێت کۆپیویست بەڵام لە هەڵمەتی ساوزکردنی شاری سلێمانیا بەردەوامین ئێستش ئەمڕۆ ئەم هەڵمەتەمان لە ڕێی چەقچەق و بەرامبەر کەمپی زانکۆی سلێمانی کۆمەڵێ نەمامی باشمان ڕواند نەمامەکان ناروەندن دەرەختێکی مەخاوم و باشە. هەر لەم یادەدا شاراوانی سلێمانی هەڵمەتێکی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی لە چەند گەڕەکەیەک دەست پێ کرد. پێویستەکە ئەو هەڵمەتەی بۆ بکەین بە دەیان و سەدان کرێکار و ئامێر و مەکانمان هێناوەتە سەر جادە بۆ ئەوەی ئەم یادە بە پیرۆز ڕابگرین هەروەها ئامێرەکانیشمان بە دەیان ئامێرمان خسۆتە گەڕ بۆ ئەو مەبەستە. بەهۆی بڵاوی ڤایرۆسی کۆرۆنا و خراپی بارودۆخی ئابووری هاوشێوەی ساڵان و بەگشتگیری فەرمانگە حکومیەکان نەیانتوانی یادی سلێمانی بکەنەوە بەڵام هەرچۆن بێ خۆشەویستی سلێمانی لە دڵ و دەرونی زۆری نەمان هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.